کتێبەکەتان بکەنە سەر لاپەڕەسەونۆ. ئەمەوێ بزانم بە دەنگی بەرز پێم بڵێن ئامادەن وانەی زازە بخوێنین؟ بەڵێ یان نەخێر؟ زۆر چاکە، منیش زۆر تامەزرۆم وانەیەکی تازە دەست پێ بکەین بەیەکەوە. ئێستا کاتی ئەوەیە بەنیە فەنی بێت و ئێمەش هەموومان پێی بڵین هەلو بەنی. بەر لەوەی وانەی تازە دەست پێ بکەین پێداچوونەوەیەکی خێرای وانەی پێشووەکەین. وانەی پێشوومان دەربارەی ماتر بوو. What is matter؟ بزانم بیرێ ماوە؟ Yes! Everything around you is matter. هەموو ئەو شتانەی لە چواردەورتایە ماتەرە. ئادەی بیڵێرەوە؟ Very good! هەروەها دووبارەیەکی کەی وانەی پێشوو ئەمە بوو کە وتمان Some matter is solid. هەنێک لە مادەکان ڕقن وەکو دیوار. Some matter is liquid. هەنێک لە مادەکان شلن وەکو ئاو. Some matter is gas. هەنێکشیان گازن وەکو هەوا. وانەی پێشوو باسی سۆڵیدمان کرد و شتی باش فێر بووین. وانەی داهاتوو باسی گازەکەین. ئەم وانەیە باسی لکوید دەکەین. Liquid. ئادەی بیڵێرەوە؟ Liquid. Very good. So, what is liquid? Liquid is the matter that flows. واتە شلەکان ئەو مادانن کە دەڕێژرێن. Repeat after me. بیڵێرەوە لە دوامەوە. Liquid is the matter that flows. Again. دووبارە. Liquid is the matter that flows. Liquid is the matter that flows. Very good, honey. نمونەی مادەی شل واتە liquid وەکو ئاو water. لەگەڵ honey هەنوین. هەروەها چاش نمونەی مادەی شلە tea. ئەتوانی چەند نمونەیەکی تری مادەی شلم پێ بڵێ؟ وەڵامەکە لە کۆمنتادا بنێ. هەندێک شت هەیە لە لکویدا هەیە کە وا کات جای بکەیتەوە لە مادەکانی تر. بۆ نمونە liquid change its shape. liquid شێوەی خۆی ئەگۆڕێ. واتە کاتێ ئاو یان هەر یەکێ لە مادە شلەکانەکەیتە ناو پەرداخێکەوە ئەگەر پەرداخەکە چوارگۆشە بێت ئاوەکە شێوەی چوارگۆشە وەرەگرێت. کەواتە ئاو شێوەی خۆی ئەگۆڕێت و شێوەی ئەو مادەیە وەرەگرێت کە کردومانەتە ناویەوە. ئۆکەی ئێستا سێریە مناڵەکە کە و شلەی دەستی ئەکاتە ناو ئەو کۆنتەینەرە جیاوازانە و شلەکەی دەستی شێوەی کۆنتەینەرەکان وەرەگرێت. ئێوە شەتوانن لە ماڵەوە کۆمەڵێک کۆنتەینەری جیاواز ئامادە بکەن و شلەیەک بکەنە ناویەوە و ببینن چۆن شێوەی ئەگۆڕێ. دواتر ئەتوانن ڤیدیۆی بکەن و بۆمان بنێرن. Some liquid mix with water. For example, vinegar mixed with water. Oil does not mix with water. هەنێک لە شلەکان تێکەڵ بە ئاو ئەبن، هەنێکیان ناتوانن تێکەڵ بن. بۆ نمونە سێری کە چۆن زەیت لەگەڵ ئاوا تێکەڵ نابێ. ئێستاش کاتیەوەیە سێرەکانی وانەی پێشوو دیاری بکەین. محەممەد هاوبیر، محەممەد ئەحمەد، ڕامان حوسێین، لاوی دڵشاد، یوسف حەیدەر. گۆرانیەکی خۆشم ئامادە کردووە، با بێڵێینەوە.
for the water we've got. Water is a gift, so don't waste it. Turn it off when you're done. We'll have enough for everyone. گۆرانیەکە بەدڵ بوو؟ دوای تەواوبوونیەم بارودۆخە و گەڕانەوەمان بۆ خوێندنگە ئەمێ و گۆرانیەم بۆ بڵێیتەوە باشە؟ زۆر چاکە! ئێستاش گەیشتینە بەشی کۆتایی. Think about it. بیری لێ بکەرەوە. What is a liquid? شلە چییە؟ What can we observe about liquid? چی لە شلەکاندا تێبینی دەکەیت؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە بیر لەو شتانە بکەرەوە کە ئەمڕۆ لەوانەکەدا فێری بووی. وەڵامەکە لە کۆمنتە دابنێ و ببە بە ئەستێرەی ئەم وانەیە. لێرەیە کۆتایی بەوانەکەیە. Take care. Bye bye.